بخير من الو الو جێگران و بیسەرانی ڕادیۆ گەڕیان سڵاوتان لێبێت خۆم بە خۆشحاڵەزانم لە بەرنامەیەکی نوێی بەزمەکانی گەڕیان بە خزمەتان شاد بوومەوە. ئەمڕۆ زۆر خۆشحاڵم، دوو میوانی زۆر خۆشەویست ئەوانی کە من شانازیان پێوەکەم لە بواری فۆلکلۆرە. یەکێکیان کاکە ڕەفعەت گەرمیانی کە هەموو کات بە هۆرەکانی و بە گۆرانی کەلتوریەکانی ناوچەی گەرمیان و شارە زۆر بەڕاستی دڵمان خۆشەکە. ئەوەی تریش کاکە نازم پێنجێنی کللتوری نەتەوەکەی بەجێ نێشتووە، هەموو گۆرانی میدیەکان زۆر بە جوانی ئی ناوچەی شارە زۆر ئەڵێتەوە. هاوکات گۆرانی مامۆستا حەسەن زیرەکی نەمرەڵێتەوە بە 25 ژەنیاری بەتوانە کاکە عەدنانی دیجەی ئەو کوڕە دڵسۆز و خۆنەویستەی کە لە چەندین بەرنامەیەمەیە بەخۆبە خشتا ئێستا بەشدار بووە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو لە بەرنامەکانی قاوەخانەی کللتوری زەردەشت بۆ خزمەتی هونەری کوردی بە کاک بورانستار. ئەمڕۆ ئەرچی وێنەگرتن وەکو هەموو ڕۆژانە وەکو هەمیشەیی لەگەڵمانە. من زۆر بە گەرمی بە خێراتنتانەکەم. کاک نازم جان بە خێراتنی توی بەڕێز و خۆشەویستی ژەکەم بەخێر بێ کاکە نازم. زۆر سپاس. منیش ئاواتە خوازم هەردەم ئەم ڕادیۆ جوانە هەردەم ئاوا لە خزمەتی گوێگران و بیسەران و بڵێن بە لایف بینەران بێت، لە خزمەتی هونەری کوردی میلیە بێت، هەردەم دەستی ماندوو نەموتان ماچەکەم. یا خۆ سەرکەوتوو کاک ڕەفعەت تۆش بەمان شێوە بە خێراتن دەکەم. زۆر سپاسەنگی دازانین دایمە تۆ هەمیشە خەمخۆری ڕاستیە هەموو هونەرمەندانی بێجیاوازی منیش مەناوی خۆم و تەواوی هونەرمەندانی گەرمیان و زۆر سپاسی جەنابەکەین. هیوادارم هەموو هونەرمەندان هاوکاری جەناب بگەن بەتایبەت ئەم ڕادیۆ جوانە. هەتا خۆشەویستان کۆبنەوە لە پێیجەکە لایڤەکە با من لای خۆمەوە جایەکتر شەیری کەم. هیوادارم و ئەزیز و خۆشەویستانەیمان بینن ئەم لایڤە لای خوێن و شەیرکەین بۆی زۆرترین گوێگر و بیسەری هەبێ ئەمڕۆ ئەم بەرنامەی بەزمەکانی گەڕیان بە میوانداری هەردوو هونەرمەندی بەتوانە کاکە نازم پێنجێنی و کاک ڕەفعەت گەرمیانی پێشکەشەکرێ و ڕاستەخۆیەوە بە ڕێز و خۆشەویستی ژەتوانن لە ڕێگەی ژمارە مۆبایلی 0771 471 52 64 پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە. ئێمە لە خزمەتان نابین. خۆشەویستانم ئێستا ڕاستەخۆ لەگەڵتانین لە بەرنامەی بەزمەکانی گەڕیان. ئەو خۆشەویستانی کە لە ناو ئۆتۆمبیلەکانیانەیە لە ڕادیۆ گوێبیستی ئێمە نەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0771 471 52 64 بەو بەرەزانش لە لایڤەکەەوەمان بینن. ئێمە خزمەتیانەکەین و بە وەڵامی کۆمنتەکانتانینەوە. ئازیزانم خۆشەویستانم پێم خۆشە وەکو دەستپێشی هەموو بەرنامە جارە پێش هەموو شتێ بچینە لای گۆرانیەک نەزەم گۆرانی چێک ئامادەیە کاک عەدنان ئەتێ لای خۆتان شەیریکەن خۆشەویستان پێشکەشەکەن بە هەموو خۆشەویستان. ئەمە کە بەس بۆ وەڵام بکاربێنێت بۆ گۆرانی بێتەوەی ئەو گۆرانی پێداشە ئەمە زۆر باش نییە خۆ
بالبور رابي قريان دەم خۆش کاکە ڕەفعەتجان دەم خۆش بێ بەڕاستی ئەو میلۆدیە زۆر فۆلکلۆرە و زۆر باس شەکرێک کە تەنانەم کاڵیە بە شێوەی ترەوەترە بۆ هێنانەوەی کات خۆی ڕووفاتی خولەپیزە ژوترا وایە گۆرانێکی کوانی فۆلکلۆرە دەست خۆش بێت هەناسەجان ئەسڵا و خۆشەویستی ڕێزمێ بۆ هەمووتان زۆر سپاس خاتونی بە ڕێز و هاوڕێ هەمیشەی بەرنامەکەمان شێخ تاڵی بەڵێستا ڕێز تایبەت بە کاگزا سپاس دەکەم کاک شێخ تاڵبجان کاک عومەر عەلی لەستاوتان لێ بێت ماندوو نەبن دەستان خۆش بێ زۆر سپاس کاک کامیتاری لەستاوتان لێ بێت یا خۆ ماندوو نەبن سپاس دەکەم خاتوبانە عیرفان پێشکەشکاری سەرکەوتو و ڕاگەاندکاری هاوڕێی خۆشەویستمان پێشکەشکاری بەرنامەی پرسیار و دیاری ئەڵا سڵاوتان لێ بێت سەرکەوتو بیت کاک دزای ئەزیز سپاس دەکەم بۆ بەرنامەکە خاتوبانە جاگە گوێبیستمانی هیوادارم پێمان بڵێ گە دەنگ باشە خراپە بە کۆمنتێ بۆمان بنووسی کاک ئەحمەد خۆشناوەتی هاوڕێی هەمیشەیی بەرنامەکەمان دڵسۆزی هەمیشەییمان لە هەولێرەوە دەستەکان خۆش بێ کاکزای بۆ دامەزرانی ئەم ڕادیۆیە و پێشکەشکردنی ئەم بەرنامانە سپاس کۆمنتێک سڕایەوە برایکی خۆشەویست زۆر بزانام ناوی عومەر فارس بوو زۆر ڕێز و سڵاوی هەیە بۆ کاک ڕەفعەت گەرمیانی ئەڵێ هەوادارێکی زۆری هەیە لە گەرمیان سڵاو و ڕێزمان هێبووی
ئەچینە لای گۆرانیکی کاکە نازم پێنجۆنی بەدەنگە خۆشەکەی هیوادارم هەردووشیان لە گەڕیان بێ بەشمان نەکەنەگەن گەڕیانیان وت بەزمەکانی گەڕیان لە ڕادیۆی میلی گەڕیان پێشکەشەکرێت لەسەر فریکوێنسی 94.1 و هاوکار ئێوەی بەڕێز خۆشەویست دەتوانن ڕاستەوخۆ پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە لە ڕێگەی ژمارە مۆبایلی 1970 471 52 64 ئەچینە لای گۆرانیی هونەرمەندی میلی دەنگخۆش کاکە نازم پێنجۆنی. سپاس خاتوبانە سپاس دەکەم.
خوانی درمانه دەست خۆش مامە سعدنان دەم خۆش کاکە نازمجان دەستان خۆش بێ پەیوەندێکمان لەگەڵەیە کاکەدانا لە سلێمانیەوە کاک داناجانم کاتۆ باش ئەم کاتۆ باش کاکە سەزار زۆر سپاس کاکە داناجان چاوی منی جانەکەم دەستخۆشی و بەرنامە و ڕادیۆ خنجیرانە لێەکە زۆر سپاس کاکە داناجان ڕۆحەکەم تێبینیت چێ لەسەر بەرنامەکانمان لەسەر گۆرانەکان کە ڕۆژانە پەخشەکەین هیوادارین هەست ڕخنێکتان هەیە پێمان بڵێن بۆی خۆمان چاکەین جانەکەم ڕاکەزانەوە شۆفێرێکی تەکسی یەک ڕادوی تر ژێنە ناکەن لە وتای ڕادیۆدانراوە بەد دەسەرەوەیە زۆر زۆر سپاس دەکەم کاک داناجان ئێمە بەرنامەی پرسیار و دیاریمان هەیە پێشکەشەکرێت ڕۆژانە لە بەرنامەی پرسیار و دیاریە ئەفزەلیەت و ئۆڤەرێکی تایبەت بۆ شۆفێرانی تەکسی دیاری کراوە ئەو شۆفێرە تەکسی خۆشەویستانی پەیوەندیەکەن بە بەرنامەکەەوە هەمویان ناوێ نەچێتە تیر و پشکەوە لە 2000 جووتێک تایەن دیاری ڕادەی گەڕیانە بێت جانەکەم بەڵێ ئاگادارم دووشەمە زۆر هەوڵما بۆ وەرنەگیرە شانسی خۆ کاکە داناجان تۆ ڕۆحیەمە ئەگە دەرفەتە بێکازە حەز دەکەم یەکدوو گۆڵ بە گۆرانتان پێشکەشکەم وەڵڵی زۆر بە شانازی و جۆ لێگرین کاکە داناجان بەربوو ئەتێرزم بمرێم نەزانی مردم ئەتێرزم بمرێم نەزانی مردم نامە بنێری وامزانی زیندوم هەر چاوەڕوان بی بۆ وەڵام دانم هەر چاوەڕوان بی بۆ وەڵام دانم کە تۆش نەزانی لە گۆڕستانەیەم کە تۆش نەزانی لە گۆڕستانەیەم هەواڵم بۆ هات ئیش و کردنەیە هەواڵم بۆ هات ئیش و کردنەیە و پێنی داراوە لەسەر کردنێت وتێت یەکەکەم ئەگەر نەفامم نەهێڵە بێم شۆن خاڵم یان مامێم دەراکەی سەری بکەن بە خامێم بەجلی بووکەنی یارۆ بمنێژێن با چاوەکانێم سرمە بەڕێزێن با چاوەکانێم سرمە بەڕێزێن ئەی شەمی شەوان ئەی شەمی شەوایان لێم گەڵێن دامێن دەستکەم بە گێریان گەناڵەی تۆ هەڕوا بۆ ئاسمان دەستکەم بە تایبایان بەڕادوە گەڕیایان یارەبی دەمە خۆش بێ کاکە داناجیان سپاس بۆ گۆرانی خۆشە بۆ هەستە هونەریە جوانی کە هەتە زۆر سپاس بۆ بەشداریکردنەکە و هەموو شتێکە بۆ ئێمە کاکە دانا قوربانم کاکە سەزانە کاتێکی خۆشیش بگەیەوە هەرچی بە مگرێ من لە خزمەتانە زۆر سپاس بۆ کاکە دانای خۆشەویست کاتێکی خۆش بۆ تۆ سپاس کاکە داناجیان سپاس جانەکەم سپاس جانەکەم
وڵا گەڕیانێکی خۆشی پێشکەشکردین دەمی خۆش بێت من ڕێزی زۆر تایبەت و خۆشەویستیمەیە بۆ شۆفێری تەکسیەکان بەڕاستی من کە ڕادیۆی میلی گەڕانمان دامەزران هەموو ئامانجەکەمەوە بووە لەبەرەوەی تەکسی خۆتان نەزانن وەسیلەیەکە بۆ گواستنەوە ینی تێکەڵاوبوونی کۆمەڵایەتی حەزەکەمە گۆرانەی کە لە تەکسیا لێ ئەدرێت گۆرانەکان شیاو بێ کەلیمەی نەشیاویتیانە بێت لەبەرەوەی خەڵک سوارە بێ خێزان سوارە بێ خانەوادە و کە سوکاری خەڵک لەو تەکسیانە سوارە بێ هەندێک گۆرانی هەیە تکایان لێکم کە شیاو نیە ناو تەکسیەکانە پەخشی نەکەن لە ناو پاسە زۆر سوپاسیان دەکەم ناڵم هەرگوێ لە گەڕیان بگرن بەڵام گوێ لە گۆرانیانە بگرن کە شیاوە بانە عیرفانی هاوڕێی خۆشەویستمان ئەڵێ سەرکەوتوو بن یاخوا دەنگتان خۆش بێ سوپاس کاکە ڕەفات گەرمیانی ئەویش وەڵامی هاوڕێکانی یاوەتەوە کە خۆشەویستی هەمومانە کاک عومەر حەسەن بۆی نووسیوە کاک ڕەفات پیاوێکی خۆشەویستی هەموو گەرمیان کاک زاجیان بڵە بە کاک ڕەفات با گۆرانی سەلە بڵێ جا بەخوا سەلەیتیانە بێ ئەم دانیشتنە جاری پێشوش کاک هێرشکانی حەیرانی بۆوێتین چکە ئەو گۆرانیە لای من ئیتر ڕەسەنایەتی تەواو یعنی کە ئەو گۆرانیە ئەوترێ شوان و مەڕ و ماڵات و دەشت و چێوەکانی کوردستان هەموویەتە بەرچاوت بەسەر چاوم ئیدێست ئەڵە سڵاو لە ئەمووتان سوپاس یەکەم کاکە میران قەراغی هاوڕێ هەمیشەیمان سڵاو و ڕێز پەیوەندیەکێ باوەری گرم جارێ پێشەوە بێزەحمەت بەڵە چێمە لەگەڵای ڕەحەکەم ئێوار باجیانەکەم چێ بەرەزێت کاک ئەحمەد خۆشناوەتی هاوڕێ هەمیشەیمان کاک ئەحمەد جان سڵاو و ڕێز بە توی ئەزیز و خۆشەویست کاک ئەحمەد جان هەل لێرەوە تا هەولێر سڵاو بۆ تۆ کاک ئەحمەدی بەڕێز قوربانتم سڵاوتان لێبی دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم زۆر سپاس لە بەنایەوە سپاس هەمیشە دەم خۆش و دەم بە خەندە بن ئینشاڵڵا بەرنامەکانتان بەڕاست کاک دەدا ڕۆژ بە ڕۆژ ینی زیاتر و جوانتر و خۆشتر دەبێ و دێ لە دڵی بیسەران و بینەران دێ خۆی دەکات و برا گەورەم زۆر سوپاس خۆتان برای گەوران سپاس بۆ ئەوەی کە گوێبیستی بەرنامەکانمان سەرنجەکانمان پێڵێن تۆ هیچێکی لەو دەسۆزانەی هەر شتێکە بێ پێمانەڵی کەمە کوڕیەکان ئێمە خۆمان ئەتوانین چاپ بکەین لە ئێمە وەکو ئاوێنەیەک لە ئێوە خۆمانە بینەوە هەڵەو کەمە کوڕەکان لە ئێوە بینین جوانەکە قوربانیتم ئینشاڵڵا هەمیشە سەرکەوتن کاک دەداجان زۆر سپاس کاک ئەحمەد خۆشناوەتی قوربانم سپاس هاوڕێی دڵسۆز سپاس دەکەم کاتێکی خۆش سپاس بۆ خۆشەویستان لێرەوە من دوو خەبەری زۆر ناخۆش ڕاگەنم یەکەمیان ئەو کەسێک کە هەمیشەی لێرە هاوکارمانە ئەوش بە وێنەگرتن کاک جعفەر جەلالی پەیامنێری سەرکەوتوی کۆمەڵەی هونەری میلی و پەیامنێری ڕادیۆی سلێمانی مەڵبەند و کورە نازان پەیامنێری هەموو دنیا کاک جعفەر بەداخەوە زۆر بە توی کاک ئەحمەد جان لەسەر خەت ماوی خەجاڵەتم بۆی کات وەحدەکە نەڕوە داوای لێ وردنەکەم باشە جانە کاک جعفەرمان لە ماڵەوە کەوتووە ساتوشی پەتای کۆرۆنا بۆ داواکەم لەمو بیسەران و خۆشەویستان کە دوعای خێری بە بکەن بۆ هیوای بە زووترین بگەڕێتەوە ناومان بە زووترین کات وهروە هونەرمەندی دێرین کاک زایر جەلال کە بڕیار بۆیش بێت لێرە هاوکارمان بێت ئەویش خۆی و خانەوادوی خێزانی هەمووی تووشی کۆرۆنا بوون بە هەمان شێوە هیوادارم خۆی گەورە ڕەحمیان پێ بکات سپاس کاک خۆی گەورە شیفایم کاک دەداجان خۆی گەورە ئینشاڵڵا بیانێنێتە ناو بینەران زۆر سپاس بۆ توی ئەزیز و خۆشەویست گیانەکەم سپاس کاک ئەحمەد جان سپاس خۆشەویستانم کۆمنتەکانم خوێنەوە دواتر کاک فەرات حەمید سڵاو و ڕێزیە زۆر سپاس کاک عەلی حەیدەر سڵاوتان لێبێ سڵاو بۆ توی بە ڕێز و خۆشەویست خۆشەویستان کاک عومەر حەسەنەوە داواکاریەکەیمان گەیاند ئەچینە لای گۆرانیش کاک ڕەفات دیتر نازانم سەرلەسەرێ شادە باشە دەکە سەرلەسەرەکەش بۆ دوایی ئەگەر بەبێ مۆسیقات پێشکەشێکە باجارە گۆران شادەکەمان پێشکەش بکە فەرموو فەرموو ئافرە مامە سەعادان ئەو سەمپڵانە زۆر خۆش
دەم خۆش کاکە ڕەفاجان دەست خۆش مامۆستا عەدنانجان سوپاس دەکەم ئەو دیارە سەمپڵی شمشاڵی تازە بەکارهێنا دەستی خۆش بێ کاکە عەدنان هەر زۆر کوردەواریە کاکە هیوا جەماڵە سڵاو لەو هەموو لایەک هەر بژین سوپاس کاکە هیواجان کاک بەرەم باڵابەرز دیارە لە گروپی ئەڵپەرچەی نیشتیمانە کاک بەرەم کوردستان سڵاو ڕێز و وەفاداری بۆ دووبرا خۆشەویستانە کاگزای خۆشەویست و کاک نازم و کاک ڕەفات چایان ماچەکەم سڵاو ڕێزم بۆ هەمووتانەیە سوپاس کاک ئەحمەد خۆشناوەتی لە کاک زەرجان کەوتێ دوو هەواڵی ناخۆشم پێ بەخوا هەواڵەکان ناخۆش بوو بەڵام من لێرە ترسام وتم بڵێ چی بێت لایف تۆ بڵێ چیتر لایفمان نەمێنێت نا کاک ئەحمەدجان ئینشەڵا هەتا لە توانامانە بێ هەتاکو خۆی یارمەتیمان بە ئێمە ئینشەڵا بەردەوام بین کاک بەختیار ئەحمەد دڵ و گوڵی ناردووە سپاس دەکەم کاک ئەحمەد خۆشناوەتی خۆتان گوڵن جانەکەم کاک فەرات حەمید دەڵێ داواکارین کاک نازمی گۆڵ وە کڵاوزەری وە قژی تەڕی سپاسانەکەم ئەگەر بۆیان بڵێ وڵاوە کاک نازم داواکاریەکان خۆشم داواکاریەکم مەبوو لە تەنیشتەوە ساقی گردی کۆز بوو کاتە بوو من سپاس دەکەم کاکە ئازەر هونەر مامۆستا ئازەرجان ئاوڕێ هەمیشەی بەرنامەکانمانە هەرگەشاوە بن سپاس بۆ توی ئازیز کاکە ئازەرجان خۆتان دڵ و گوڵن فەرمو کاکە نازمجان سینای گۆرانێک خۆشەویستان جایەکتر ئاگادارتانەکەم بەرنامەیە بە شێوەی لایف پێشکەشەکرێ بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکەەوە توان لە ڕێگەی ژمارە مۆبایلی 1970 471 52 64.
دەم خۆش کاکە نازبیان دەست خۆش مامەسعد ناجان بەڕاستی ناتوانانی کە گوێبیستی میلۆدیەکانیە ئەوەنراوەکانی مامۆستا سابی کوردستانی بی ینی ئەچیتەوە بۆ لای بیرەوەریەکان کە ڕۆژانەمان بینی من نەکبەتیم هەموو ڕۆژانە بەریەکەوتم هەبرێگەلا هەموو ڕۆژە یەکتریمانە بینی ئەتوانم بڵم لە هەفتەیەکە مبالغەیتیانە بێ ئەگەر هەموو ڕۆژانە بوو بێ 5 ڕۆژ یەکتریمان بینیوە سەری لێمەیەوە کە هەرگیز بیرمان ناچێتەوە هەرگیز مامۆستا ڕەوانی شاد بێت بەداخۆ خۆشەویستانم کاکە بەختیار ئەحمەد چەندین ڕیزەگوڵی نردووە خۆتان گوڵن کاک بەختیارجان کاک بەرەم باڵابەر زۆر جێگەی شانازیر کاک جەزاجان هونەر پێویستی بە کەسانی دڵسۆزیەک و بەڕێسانە من خزمەکاری هەموو کەسێکم بە تایبەتی میلەتەکەم و نەتەوەکەم و هونەرەکەم کاکە بەرهەمجان سوپاس دەکەم کاک ئازاد بەرخی تەمەند درێژ بیبراجان سوپاس دەکەم جەنێ شان تەمەند درێژ بن ڕۆحەکەم کاگازات بەرخی بە کاکە نازمەڵە دەم خۆش من سوپاسێکم بە ناوێویشەوە ئەچینە لای کاکە ڕەفعات بەرهەمی ترمان پێشکەشەکە کاکە ڕەفعات گەرمیانی من پێشتر پێم زانیوە کە هۆرە ئەزانێ سەلەسەلا ئەزانێ گۆرانێ گەرمانیەکان ئەزانێ بەڵام ئەچیتان دانا بۆ بەرنامەکانتان لێ تێک ناین بەرنامەکانی خۆتان پێشکەش بکەن وەڵاو سەرەی زۆر داواکاری هەیە و زۆریش پێمان خۆشە گەر بێڵێ بەبێ مۆسقا بڵم مام عەدنان دوا دەکەی بەس تەبەقەیەکی بەرە لە بێشەوە کاک عەدنانجان تۆنێکی دەنگەکەی بەرێ خواتین مشکل و شانه زنیش تو روی سوال مگیانه دی توزیق و ایرانه دی بخوری منو ممسود مگیانه اخکل کی روی من زور سوم گور ناسود مگیانه اخلیر نمولی اخ سید سود مسود
يعني توتني سلوي خوالي ياسكو كيتو مخاني يا دشتي كلوي داي بقربانو مسود يعني أخلا كيبو من ميلي نادو يسو يعني أختقي لك أخس يسود مسود خاني خواتني سلوني دعلي ياسكو كيسو يعني تودشتي كلوني دەمخۆش کاکە ڕەفاجان بەڕاستی تەواو فۆلکلۆری ناوچەی گەرمیانە زۆر دڵمان پێکرێتەوە بەم بەستەیە بەم سەلەسەلەیە کە ئەمە بەردی بناغی هوەری گەرمیانە بەڕاستی کاک نازم داوای گۆرانیشتی ساقی گەردیگۆچمان کردبوو خۆزگە گەڕێنێک یا حەسەنەکاڵێ باشە بۆی خەڵک بزانە باشە کاکە نازم بەوە بەناوبانگە کا گۆرانی حەسەنیش زۆر بە جوانیڵێتەوە حەسەنی نەمەر هیوادارم کە گۆرانیمان پێشکەش بکە کاک سەرداری ئیبراهیم لە سڵاوتان لێ بێ سڵاو لە دیجێ عەدنان و ستافەکەی زۆر سپاس کاکە ڕێباز جەماڵێ هەر سەرکەوتوو بی کاک زیزا سپاس دەکەم کاکە بەشدار عەلی جێگەی ڕێزی مامە ساجان سپاس کاکە ڕێباز کاکە بەشدار کاک سەفین سعید سەرکەوتوو بن کاک ئازاد بەرخیڵە سەرکەوتوو بن سپاسان دەکەم خۆشەویستانم ئەم بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێت لە ڕادیۆی گەڕیان بەرنامەکە ناوی بەزمەکانی گەڕیانە هەوڵێن کلتور و هونەری جوانی نەتەوەکەمان زیین بکەینەوە ئەوانی کە هونەری کوردی ئەشوێنن ئێمە ئەو کەلێنانە پڕکەینەوە کەوان دروستێکن لەبەرەوە هەموو کات میوانداری هونەرمەندە ڕەسانەکانەکەین ئەچینە لای گۆرانەکەی کاکە نازم پێنجێنی بەڵێ شەشە
دەم خۆش قوربان کاکە نازم دەست خۆش کاکە عەدنان گیان کاکە عەدنان وەکو باسم کرد نابێ باس سنوور وەڵی پێم کفرە باسی سنوور بکەی بەس بڵام لەو دی وزرێبارەوە ئاڵێم ناڵم لە ڕۆژهەڵاتەوە چکۆ ڕۆژهەڵات و ڕۆژاوای نی کوردستانە بەزەڵم لەو بەری زرێبارەوە یعنی مەریوانەوە دایما لە ناومانە لێرە بەڵام پێم خۆشە ئەو ژەنینە بەتوانایی کە بزانن کاکە عەدنان ئەو نەرمەندانی کە پێویستیانە بێ حەزەکە ماوکاری بن و پشتی پێ ببەستن بەو عەسبە جوانەی بەو توانایی کە هەیەی ڕاستەوە ئەمریکی بۆت بەکارێنێ بە زۆر کوردیانە بەکارێنێ زۆر کوردیانانی هەموو سەمپڵەکانی شمشاڵ و زەرب و باڵەبان و بەڕاستی کاکە عەدنان دوایی من لە پێیجەکە ژمارەی مۆبایلەکەشی بڵاوەکەمەوە گەر ئێستاش پێم بڵێ هەر ئاحتیاتی بڵاوەکەمەوە ژمارەی مۆبایلی کاکە عەدنان چەنە؟ 0751 0750 115 79 0750 115 79 ژمارەی ئەو ژەنیارە بەتوانایە ئەو خۆشەویستانەی کە زیاتر دانیشتنیان هەیە یا شەوچەرەیان هەیە شەوەهەنگیان ئەتوان سوود لە توانەکانی کاکە عەدنان وەربگرن کە هەموو ئامێرێکی خۆی پێیە هەموو شتێک کاتوانن لەگەڵتان نابێت و ئەم دەنگە ڕەسەنانش کاک ڕەفعەت کاک نازم یعنی پێم سەیرە خۆ تازە شتە هەر بۆ بەندەریتێک و شەوچەرە زۆر دەکرێ و دانیشتن زۆر دەکرێ لە بریەوەی کە گۆرانی زۆر سەخت زۆر تۆمارەکە بڵاوکێتەوە بۆ ئەم دەنگە ڕەسەنانە نابن بۆ دانیشتنەکان کە گۆرانی کوردەواری جوان و میلۆدی ڕەسەنی کوردی پێشکەشەکەن تکایە ئەمووی بۆ گۆرانەکانی سامووی بۆ بە تیکتۆک و نازانم سناپچات و ئەو شتانە کە هیچ ڕەتی بە هونەری کوردیەوە نییە کاکە زامن دیەکۆنی ئەڵێ بژین زۆر سواز دەکەم خاتوبانە زۆر سواز بە تۆ کاک ئەم بەڕێزت چاوشین نازانم کوڕەیە کچەوە هەچ کەسێک بە ڕێزی نییە هەیە لە ئێمە سڵاو لە کاک ڕەفعەت گەرمانی زۆر سواز بۆ چاوشین کاک بەختیار قاسمەڵە دەستان خۆش بێ سەرکەوتوبی مامۆستا زا سواز بۆ تۆ کاکە بەختیارجان کاک ئەحمەد خۆشناوەتی پرسیاری هەیە کاک نازم زۆر لە سیاسیی کورد دەچێت لە سلێمانی برایەوە نییە وەڵی نازم برای سەرکردەوەشتی سیاسی نییە کاک نازم ئەڵێ یەک برامێ ناوی کاک کازمە چاو ماجەکەم کاک بەختیار قازمەڵە زۆر بەڕێزی جێگەی شانازی هەموو کوردێکی دڵسۆزی کاک بەختیار چاو ماجەکەم سپاس بۆ دڵسۆزی تۆ قوربان کاک بەشدار عەلی ئیبراهیم ئەڵێ دەستان خۆش بێت بە هیوام هەموو گۆرانی بێژان بەسەرکەنەوە دڵنیا بە هەروواکەین کاکە بەشدارجیان بەڵام هەموو گۆرانی بێژان ناوانی کە ڕێز لە گۆرانی ئەگرن ئەوانەی گۆرانی ڕەسەم پێشکەشەکەن وەڵاو ساقی گەردی گۆچە زۆر تەمە ناکەم جۆمە لێبێ خاتو بە کاکە بێرون حەسەن ڕاستاوتان لێبێت کاکە ئاریا مەشخەڵ ئەڵە هەر بژین مێوە سەرکەوتن بۆتانەیە سڵاو لە مامۆستا نازم سوپاس کاکە ئاریاجان ئەم گۆرانیان داواکاری خۆمە زیچێکە لە میلۆدیانەی من زۆر دڵم پێی خۆشە بە کاگورانیش پێم وایە بە ئەمان شێوە
کاکە ئەحمەد خۆشناوەتیڵێ خۆی گەورە تەمەتان درێژکە دیارە مەقسەی تۆ کاکە کازمی برات و کاکە ڕەفعەتی شام سپاس سواسی بۆم چای حرمەت جایبووی ساخی گەردی کۆچ یاران دیارە خات و سەروێن سڵاو بۆ تۆ نازانم شو من خوار شبكي كيا
دەم خۆش زۆر سپاس بۆ ئەو دیاری کە پێشکەشی منە کرد چوە ئەو خۆم داوام کرد بۆ گۆرانیە بەڕاستی گۆرانیشی زۆر ڕەسەنە کاکبوران ئەڵێ ئەم گۆرانی بەسەراتیشی هەیە نازانیتەوە سەراتەکە چی بۆی مامۆستا عینەدین هیوادارم دوای کاکبوران ڕوونکردنەوەمان باتێ بەڵام مامۆستا عینەدین هەموو گۆرانەکانی بەسەراتە کاک عەدنان زۆر لەگە مامۆستا عینەدینە بۆ نازانین بەسەراتی و گۆرانی چییە کاکبوران نە کاک عەدنان نە کاک نازم بەسەراتی گۆرانەکە نازانن لە بەرنامەیەک ترە ڕوونکردنەوەی لەسەر ئەو بەسەراتی و گۆرانیە بەڵام مامۆستا عینەدین بەڕاستی قوتابخانەیەکە بۆ گەڕیان قوتابخانەیەکە بۆ شیعری جوان یعنی نازانم چی باس بکەم شعرەکانی باس بکەم میلۆدیەکانی باس بکەم ئەو ئاوازە جوانانە باس بکەم وەڵڵاهی یعنی بەڕاستی خۆیان تەمە درێژ بێت یعنی ئەو کارێکی وای کرد گەڕیانی زیینو کردوێتەوە لە هەموو کوردستانە پێشتر گەڕیان لە ناوچەیەکی زۆر کەمە حەسەر بوو لە ڕۆژهەڵات لە ناوچەی لەیلا خوستنە و ئەو چواردۆرە بەس ئێستا گەڕیانی وارێ کردووە لە هەموو ناوچەکان ئێمە لە خۆشەویستی گەڕیان رادیۆگەمان ناو رادیۆی گەڕیان کاگەریە مەشغەڵە مامۆستا نازم مەقامێکی مامۆستا حەسەنیرێکمان بۆ بڵێ بەسەر چاو تەکلیفی لێکەین ئەگەر بەبێ مۆسیقاش بە پێشکەشمان بکات کاک هێرش سلێمانی ساوتان لێ بێت کاک نەریمان مەحموود مەقامێکی پێ بەسەر چاوەش هەمووی داوای مەقامەکە نەتوان تا کاک ڕەفعەت گۆرانەکەی ئامادە کارەکە کاک ئەتوانێت پارچەی مەقامی حەسەن زیرەکمان پێشکەش بکە بەس من یەک شتمەوە مێ ئاماژەی پێ بم کە بیرم نەچێتەوە سبەینێ لێرە لە یادی ناتوان بڵم کۆچی دوایی لە یادی بەجێهێشتنمان لە یادی ئەوەی کە ئۆغری کرد بۆ هەتایە کە بەڕاستی جێگەی قەت هەرگیز پڕ نابێتەوە بەڵام لە بەرچاوی ئێمە ئەم ڕۆژێک ئەو هونەرمەندەوەکو گۆیژە و پیرەمەگرون و ئەزمڕ لە بەرچاومانەویش هونەرمەند و پێشمەرگەی نەمر حەمەدزەزا سبێنێ لە ساڵیاد و لە کۆچی دوایی ساڵاتی کۆچی دواییە لێرە لە ڕادیۆی گەڕیان بەرنامەیەکی ڕاستەوخۆتان پێشکەشەکەین بە بەشداری هونەرمەندی دەنگخۆش و دەنگزوڵاڵ و مەقام بێش ڕێباز عومار سبێنێ ئینشەڵا لە خزمەتان هەبین درود بۆ ڕۆحی پاکی حەمەدزەزای نەمر داوا لە کاکە نازمەکەم کە ئەو مەقامە پێشکەش بکات و دواتر پێم وا بێ گۆرانیشی دووقۆڵی بێت هەردوو هاوڕێیانم بەیەکەوە ئەگەر بتوانن ئێستا مەقامەکە پێشکەشی هەموو خۆشەویستانە بین أمان 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 شربان شرط الرش باش بملدا أخي باقي عمري بسمر شرط الرشبوش بملد أخي باقي عمري بسمر أمان أيامن أمان أيامن أمان 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 أيامن أمان إن شرط الرشبوش بملد أخي باقي عمري بسمر أمان 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 أيامن أمان هندا بنيشم دز بأجنو دا بنيشم دز بأجنو وقتي ببيبدر تبعشكي ديدة تركم خاك وخالي رقوزار أيامان أمان 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 أيامان أمان خم لقرب قرم بجاري هر لبيم تاتا وخسار دەم خۆش بەڕاستی من لە بەهارەکانی کاکە نازم زۆر تێگەشتم کازام کە چەند دەنگێکی زڵالی هەیە وەکو باسم کە هونەرە میلەکەشی پاراستووە و ڕێچکێشی گرتووە وارووە کاکە ڕەفعەت لێرەوە کاک بەیرون حەسەن داوای کردووە هۆرێکی جافیمان پێشکەشکە کاکە دڵشادپایە غەڵەستاوتان لێ بێ براکەم سڵاو لەو دوو هونەرمەندە ئەزیزە
من پێم باشە هۆرێکی کورتمان پێشکەش بکە کاکە ڕەفعات لەبەرەی کۆتایی بەرنامە نزیک بووەوە لەگەڵ هۆرەکە تەواو بوو یەکسەر گۆرانێکی دووقۆڵی هەردوو ئوستازی خۆشەویست بەیەکەوە ئەم دوو شارەزایە لە منەری میدیا من لێرەوە کۆتایی بەرنامەش ڕاگەێنم بە دیارەکەی ئەمان بە دوای هۆرەکە و جان ماوە باشە مادەم وایە گۆرانەکانمان چیما بێت ئێشتا و سابتەکان پێشکەشەکەی دوا بدوێ ئەچینە لای کۆتایی بەرنامە ئێستا چینە لای هۆرەکەی کاکە ڕەفعات لە خزمەتان نبین خاڵوەکیان وەزام زەلیلە منە چاوەڕێی مەڵە دڵیان دەسی دەلیلە منەکەی جوار مەلە بکەین تەماشای جۆڵیەکەی گەرمە بازیروان بمە ومن تعفو وتركة برانا زمال جافو نبدي من قلار يزان وقباخ كيف زاينا ذيبي نوم صايا نايبار من قوى شيدو ونايك بك من تسم من ضايا نايل برلا داخلوا دعم اخويا رايك في دەم خۆش بەڕاستی ئەو هوەرە و نەڕەسەنە ینی کە بیرەکەیتەوە ئەمە فۆلکلۆرینێتەوە کەمانە ئەمە کولتورمانە ئەوە هوەری میلیمانە کاکە بێرو حەسەنە دەستان خۆش بێت کاک سەرکەوت قادریە لە ئێستا لە گشتان کاکە نازم گۆرانی کاکە جان کاکەمان بۆ بڵێ کاک نازم بەستۆ گۆرانی تری ئامادە کردەوە بەڵام کاک سەرکەوت دەڵێ گۆرانی کاکە جان کاکەمان بۆ بڵێ بە بزانم وتەن وترە کاڵی جان کاڵی گۆرانێکی لەتیفی کەریمی بڵێ کاک نازم ئەمە هەر کاک ئارین نووسێتی ئارین محەممەد کاک هێرش سلێمانی بەسەر چاوەڵا ئێستا کاتی گۆرانی شادە گۆرانی شادەکە پێشکەشەکەین ئیتر پێم وابێ لەبەرەوەی کاتی لێرە کارەبا کوژانەوەی ناو تەبدیلی کارەبایە دوایە ترسم کاینەکەمان ببچڕێت و کارەبای مۆیدۆک و ئەو شێوە ناتوانێت پێشەوەی کە گۆرانەکە پێشکەشکەین من لای خۆمەوە بە خێراتنی هەردوو میوانە خۆشەویستەکەم کامڕۆ گەورەیان کردین و ڕادیۆی گەڕانیان بەڕاستی جوانتر کرد سوپاسان دەکەم کاک ڕەفات کاک نازم گیان بەخێر بن کاکە عەدنان بە هەمان شێوە ڕادیۆی لای جەناب و میوانی ڕێز و خۆشەویستمان هەیە بۆ تەواو بینەرانی لایڤ بۆ بیسەرانی ڕادیۆی گەڕیان
هەوادارەکانی کاکە نازم داواکاریان زۆرە بوو لە مەخیرە گۆرانی کە شەوان پایە سێمانی شەمێرانی ئەڵێ زانە قەرەداغی دەستان خۆش بێ دەنگتان خۆش بەسپاس هەوڵین بە بەرنامەیە کۆتایی نەیە ئەگەر ئەو بڕات دیارە ئەبێت جاری تریش لەگەڵم خۆشەویستانە دانشینەوە سپاس بۆ کاکە عەدنانی دیجێ خۆشەویست سپاس بۆ کاک بورانی خۆشەویست کاکە بورانی هەموو کات دڵسۆز سپاس بە هەمووتان سپاس بۆ گوێگرتنتان هەتا بەرنامەیەکی تری بەزمەکانی گەڕیان لەگەڵ دیارەکەی کاکە نازمە من لای خۆمە ماڵاویتان یەکەم خواتان لەگەڵ
سپاس چاوەکانکە کاگوڕانی خۆشەویست بۆ دەستمەجێ مامۆستا بۆ بینەرانی لایف بۆ بیسەرانی ڕادیۆی گەڕیان تایبەت